وەرزی سەرما دەستی پێکردووە. خەڵک و دانیشتوانی ناوچە شاخاویەکانی قەزای ڕەواندوز زیاتر پێویستیان بە سوتەمەنی هەیە. ئەوان دەڵێن حکوومەت تەنها 200 لتر نەوتی پێداون، ئەمەش بەراورد بە سروشتی ناوچەکەیان بەشیان ناکات. بەهۆی گرانبوونی نەوت لە بازاڕەکان بەشێکی زۆر لە گوندنشینان بە ناچاری پەنا بۆ بەکارهێنانی سۆپایدار و بڕینەوەی دار دەبن. لێرانەیەک بەرمیلنەوت درراوە، بەڵام بەرمیلنەوتەکە تەنها بە شێک مانچ پایزیەکە ئەگەر بەپێی ئەو بنەوتەکەی بڕۆین لایەن کمی 4 بەرمیل تا 5 بەرمیل پێویستەکە. بەڵام خەڵکەکە لێرە زیاتر داری وشک و ئەوان لەگەڵ بەکاردێنی دەستانەکەی پێبەڕێەکەین نوتی ئیوە بەرمیلەک دوویە کڕیان ئەوەی داروشتی پێنێ بۆ شێوێ بەردەوام بین. وەڵی بە گوێرە کەشوهەوا کەشوهەواگی گوندیمە گوندەشی زۆر ساردە، سەر سنوورە، بەفرەتی زۆری شەگری، بەڵام وەکو هاوکاری حکوومەتی هیچ هاوکاریەکە ناکە. ساڵانە یەک بەرمیلە نەفتنەوە دابینەکە، ئەویش بەشە هیچ ناکە، بە شێوەی ناکە برێ مانگە چێ 2 مانگا پێ بەڕێ بچی. ئەگەر ساڵانە بندا تێ 5 بەرمیلان سۆتینی نەما. کوردستان ناوچەیەکە لەسەر دەریای نەوت، بەڵام بەپێی پێویست بەرهەمەکەی بۆ دانیشتوانەکەی نییە. لەو لاشەوە بڕینی دار بۆ خۆگەرمکردنەوە جگەلەوەی هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە تێکچوونی سروشتی جوانی کوردستانی لێ دەکەوێتەوە. خەڵکیش کە نەوت و پێداویستەکانی خۆگەرمکردنەوەیان وەکو پێویست نینە بە ناچاری پەنابەنە بەردار بڕین و بەردانانی سۆبەی دارە. ئەگەر ناسۆبەی دارە تەکلیفی زیاترە، ماندیبوونی زیاترە. ئەگەر بێت و حکوومەت نەوت و پێداویستەکانی خۆگەرمکردنەوەی بەڕێک و پێچیدا بین بکە دڵنیایەوە خەڵک پەنا ناباتە بەرهۆی. ئەو ساڵەکە بەرمیلێک نەفتیاندایە، لەو بەرمیل لە نەفتەش 20 لتری نەقوستانە، یعنی بەرمیلی تەواویان نەدایە، بە عەدەدیاندایە، بە حەداد 200 لتریاندایە. خۆی ئەوش ئەمانە هەموو هۆکارن لە ئەوی خەڵک کە پەنا باتە بەردار بڕینێ و داروشتی بڕی. بەڕاستی خەڵک پەرۆشە بۆ ئەو وەزعی، ینی ئەوە نییە لە دڵخۆشییا بکاتەوە، نییە لە بەبێ هۆکار شتێکی بڕی لە ناچاریاوەکە. بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەوە زستان و وەرزی سەرمای ناوچە شاخاویەکانی دەڤەری سۆران پێش دەکەوێت. بەڵام حکوومەت هەروەک ناوچەکانی دیکە مامەڵەی لەگەڵ دەکات و ساڵانە تەنها 1 بەرمیل نەوت بە هاوڵاتیانی دەدات، لە کاتێکدا ئەوان پێویستیان بە نزیکەی 5 بەرمیل نەوت دەبێت. لەگەڵ ئەوەشدا هێشتا بەشێکی زۆریان بە تایبەت لە ناوەندی دەڤەری سۆران ئەو بەرمیل نەوتەشیان پێنەدراوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گەرەوان لە قەزای ڕەواندوز.